لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی ئەمڕۆی پامی ڕۆژ باس لە بابەتێکی گرنگی ئیمانیەکەین، ئەویش بریتیە لە دوعا. دوعا لەگەڵ میوانەکەشمان بە تەفاسیل باسیەکەین چەند جۆرێکی هەیە. یعنی یەکێک لەو جۆرانە ئەوەیە مرۆڤ لە بینی خۆی خوای پەروەردگارە ڕاز و نیازی هەیە و دوعاکات. دوعاش هەیە من بۆ کاک دانیار یەکەم، من بۆ براکانی خۆم یەکەم، خوشکەکانم، دایک و باوکم، و من بۆ مسڵمانان یەکەم. ئێمە ئەمڕۆ لەسەر دوو بابەت ئەوەسین، هەم دوعا هەم دوعای مسلمان بۆ یەکتری، بە تایبەت لەو کاتانەیە کە مسلمان تووشی میحنەت و ناڕەحەتیەکە بێت. بە نمونەش کە ئێستا خوشک و برایانمان مسلمانانێکن لە کەرتی غەزە لەژێر زوڵم و زۆرێکی زۆری قەوارەی زایۆنی جوولەکەدان. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ فاتیح محەممەد بانخوازمان کردووە، بەڕێزیان بە سوپاسەوە لە ستودیۆی ئامادەن. مامۆستا گیان بەخێر بێن. زۆر سپاس دەکەم مامۆستا دانیار و مامۆستا دانا. من خۆم بە غەریب نازانم لە شاشەکەی جەنابتان لە ڕەمەزانە هەر زۆر جار هاوکاری جەنابتانم لە خزمەتتانەوە بەرنامەکان. ئەو بابەتی کە منتان بۆ بانگێش کردووە بابەتێکی زۆر قورسە کاکدانا، بەو مانایی کە وا دەرکوێت کە من هەر خەریکی دوعام و خەریکی ئەم بابەتە ئیمانیم، بەڕاستی ئەمە کەش و هەوایەکی زۆر معنەوی قورسی ئەوێت. جاروا هەیە وەکە فەرمێ تۆ ئەگەر دەستنوێژە نەبێ نوێژە بۆ ناکرێتەوە، نوێژەکە دروست نییە. دەستنوێژی ئەم بابەتە معنەویانە زۆر قورسە، یعنی بێ من خۆم ئەهلی ئەو حاڵە بم، ئەهلی ئەو دوعایە بم. بەڵام تر ئەڵێ زۆر جار خۆمانەکەین بە مۆزوعەکە ئاوا سەیری مۆزوعەکە کەمەنا من ئەهلیەوە نیم بەڕاستی باسی بابەتێکی زۆر زۆر گرنگ و گەورەی وەکو دوعا بکەم. بەڵام هەر لە خزمەتانە و لەم مەجلیسە جوانی ئێرە و ئەم مەجلیسە گەوری کە هەم ستۆدیۆیانە بەڕاستی شتی زۆر جوان پێشکەش بە خەڵک ئەکرێت، لەبەرەوە ئەکرێ بکرێوە مەجلیسی دوعا، بکرێوە مەجلیسی ئیمان، بکرێوە مەجلیسی خزمەت بە خەڵک. ئالەو سۆنگەیەوە من حەزەکەم بڵێم کە قودرەت و توانای ئەوەم هەبێت کە قسەی لەسەر دوعا بکەمەنا. ئەم بابەتە بەڕاستی خەڵکی کێوێت کە توابێتەوە لەم بابەتەیە لە دوعاکردنا، لە مناجاتکردنا لە خزمەت خۆی گەورەیە. وەختی خۆی گەورەکە فەرمێ ئەگەر ئێوە قل ما يعبأ بكم لولا دعاؤكم، ئەگەر ئێوە دوعا نەکەن ئیتر خۆی گەورە ئێوە بینی ئێوە خۆی گەورە بێت چی بێت لە کاتێکا کە نوێژ خۆی، ینی ئەو نوێژەی کە نیشانەی ناسینەوەی مسلمان و ئیماندارە، ئەو نوێژە هەر هەمووی دوعایە، هەر سورەتی فاتحە هەر هەمووی دوعایە. حتا هەندێک لە زانایان کە فەرمونون سورەتی فاتحە چێ بۆ مردووە، فەرمێت تۆ بیکە وەکو دوعا بیکە بۆ مردووەکە، خوایە من ئەمە ئەکەم بە دوعایە، کەم بە دەستپێکی دوعایە بۆ ئەم کەسم کە خێریکی منی پێ بگا، کە نەوەی ئەوم، کە خزمی ئەوم، کە کەسوکاری ئەوم. لەبەرەوە بەڕاستی وەختێک نوێژ هەمووی دوعایە، لە ناوکرۆکی ئەم دوعایەنەشە دوعاکانی پێش نوێژ، دوعاکانی دوای نوێژ. خۆی گەورە زۆری پێخۆشە بەندەکانی لی نزیک بن. باشە ئەگەر ئێمە لە ڕێی دوعا و لە ڕێی پارانەوە لە خواوە نەبێت، چونکە خوا ئەیەوێت ئێمەی بەندە هەژار بین، هەژاری بەردەمی ئەو بین. وەختی ئینسان خۆی بە هەژاری بەردەم خوا نازانێتەکە ئەبێ بە هەژاری هەموو کەسێک و هیچ کەسێکیش هیچی پێ نایە، چونکە هەمووی بەندەی خوایە. خۆی گەورە فەرمێ عیجزی خۆمان بەرامبەر بە خوا دەربخەین، دەستەوسانی خۆمان بۆ ئەو دەربخەین. ئەگەر ئێمە تەکەبورمان کرد، خۆمان بە دەستەوسانی خوا نەزانی، خۆمان بە هەژاری دەرگانی خوا نەزانی، بەڕاستی هیچمان دەست ناکەوێت لە هەمان کاتیشە چۆنەڵێ فاسقی مەحرومە بین کە دنیا و ئاخرەتمان لە دەست دەرەچێ. لەبەرەوە دوعا ئەو هەڵمەتە زۆر زۆر گەورەیە، ئەو پاڵنەرە زۆر بەهێزەیە کە ئینسان بەرزەکاتەوە، شتی تر ئەبینێت، دنیا بینی جیاوازە بێت. یعنی وەختێک تۆ پەیوەندی لەگەڵ خوایە زۆر بێت، خوا پەیتا نامەی خۆیت بۆ نێرێ. ئاخر کاک دانیاری بەڕێزیام، ینی وەختی ئینسان ئەگەر دوعا نەکا لە ئیلهاماتی خوا تێ ناگا. وەختی ڕۆژانە ئێمە هەزاران ئیلهامی خوامان پێگات، هی مەلایکەکانمان پێگات، هی شەیطانیشمان پێگات، هی نەفسیشمان پێگات. بەس چۆن جیایکەینەوە؟ چۆن بزانین ئەمە ئیلهامێکە کە خوا ناردووتی؟ ینی لە لەحظەیە لە لەحظەکانە تۆ دڵت لێدا با بچم سەردانی فڵانە کەس بکەم، فڵانە شوێن بکەم، نامێکی خوایە بە تۆگە. لە لەحظەیە لە حەزەکانە شتێکێتە خۆرپەیەتە دڵی منەوە بە فڵان گوناه بکەم، بە فڵان بچم بۆ فڵان شوێن کە گوناه. ئەمە ئیلهامی شەیطانە، ئیلهامی نەفس خۆیەتی.
کە پێمانەگەێنێ چۆن ئەمە جیا بکەینەوە وەختی ئەگەر سیلەت و پەیوەندیمان لەگەڵ خوا لەگەڵ دوعا لەگەڵ نزیکبوونەوە لە خوا نزم بێت ناگەینە ئەوە مسلمان شتێکی جوانی فەرمووی ڕۆژێکیان بەچی ئازانیم پەیوەندیم لەگەڵ خوا زۆر زعیفە زۆر لاوازە بەوە خۆم وا بینی کە زۆر من کەسێکی باش کەسێکی دیندار کەسێک کە خەڵک هانەدەم بۆ دینداری خەڵک ڕاپێکی ئیمان و ئیسلامەتی یەکەم بەس دامێکی سیارم کرد لە دامەکە من سایقیش نەبووم چەند ڕەفیقێک بووین بەیەکەوە چین بۆ ڕانیم تی لە ڕێگە دامم کرد کە دامم کرد یەکێکمان لە ڕەفیقەکانمان قاچی شکا سیارەکە خراپ دامی کرد بەس باش بۆ وەرنەگەڕا و وەزعەکە هاتو سەرخۆی بەڵام من شپرزە بوو بەڵام هیچ کەم بریندار نەبوو کە شپرزە بووم دابەزیم زۆر ترسام دابەزیم چوومە پەنا بەردێدانیشم تا خەڵکات و کۆبووی و تا ئیسعافات کە بریندارەکە بەرنەمانە یەکیان هاوتی خۆش کرد و هیچت نییە یەکێ ڕەفیقانمان بۆ تێکشویت وتی وەڵی من بۆ تێک نەچووم کە بەس لەوە تێک چووم من بۆ ئەمە ترسام من وەختێ ئیدعای ئیمان و دینداریەکی ڕاست و خواناسیکی ڕاستەقینە و دایمە دەسم بە دوعا و بە نیزا و بە پاڕان باشە من ئەگەرم پەیوەندیم ڕاستە لەگەڵ خوا بۆ ئەمەنە لە حادیسەکە ترسام بۆ ئەوەنە شپرزە بووم وەک کەسێک کە هیچ ڕەبتی بەخواوە نەبێت وەک کەسێکە دەستم بە دوعاوە نەبوو بێ ڕۆژە ڕۆژان لەبەرەوە وەختێک جەناب ئاماژەیەکە کرد بە مسلمانانی غەزە وەختێک کە ئەم ئازایەتی و بلیمەتی و توانا لە ڕاددەبەدەری مناڵێک ژنێک کەسێک ئەبینی کە هیچ گوێی لێ نییە کە کەس و کارەکەی کوژێ خۆی برینارە ئەو حادیسە زۆر زۆرانەی کە ڕۆژانە ڕۆدا لەوێ بەڵام ورەی زۆر بەرزە بەڵام ناڕزایەتی بەرامبەرەوە خوا دەرنابڕێ بەڵام ناشکری ناکە ئەمە ئەوە دەرەخا کە بڕاستی ئەم کەسە پەیوەندی لەگەڵ خوا زۆر باشە وەختی ئێماگەر پەیوەندیەکەمان لەگەڵ خوا لە ڕێی دوعا لە ڕێی عیبادەت لە ڕێی نوێژەکانەوە لاواز بوو چیەکی خۆمان بە چیەکەین هەر بۆ یەکەین کە حادیسەیەتە پێشەوە ڕوودا ڕۆژانە خۆی خاتە بەردەمان تا بزانێ ڕاستەکەین لەگەڵ خوایە ڕاست ناکەین زۆر باش مامۆستاگیان زۆربەی کات مسلمانان یەکی لەو شتانەی کە هەمیشە بەردەم لەگەڵ نەفسی خۆیان محاسبەی ئەکات و ئەیڵێتەوەیە کە هۆکارچێ بۆ دوعاکانم گیرا نابێت یعنی زۆربەی کات ئەمە ڕوئەیات بەڕاستی و هۆکارە بۆچی ئەگەڕێتەوە کە مسلمانان زۆربەی کات دوعاکانیان گیرا نابێت خۆی مامۆستادانیار دوعا سێ جۆر بە سێ جۆر وەکو عولەما و زانەکانە فەرموون قبوڵبوونی هەیە یعنی دوعا ڕەدی نییە هەموو دوعایە وەڵامە درێتەوە چونکە هەموو ئێمە لە زاتێک داوا ناکەین کە دەوڵەمەنی ڕەها نەبێت مادەم دەوڵەمەنی ڕەهایە اینجا بەخشن کەریمیشە ئەو بەبێ ئەوەی داوا بکەی ئەداتێ هەر بێ ئەوەی داوا بکەی ئەم هەموو شتا ئەبەخشێ بە ئێمە وەختی داوای لەکەی زۆر تیاتێ زۆرە پێ ئەبەخشێ لەبەرەوە زانەکان ئەفەرموون بۆ ئیستیباطی لە قورئان و لە فەرمودەیە کردویانە فەرموون دوعا لابد جواب بدرێتەوە یەکیشیان ئەو دوعایی چۆنی کەیت چۆنە پاڕیتەوە بەو شێوە خوا بۆ هێنێتە دی جۆریشیان بۆتە گۆڕێ یعنی ئەمەی تۆ ئەمایان باش نییە ئەم شتی کە داوات کردووە باش نییە بۆتە گۆڕێ بە شتێکی تر قسەیەکی خۆشم بیرکەوتەوە خوا ناسێ فەرمێ لە کتێبێکی بینی مەڵێ زۆر ئاواتم بوو ئافرەتێ بخوازم ناوی بەهێ بوو دوعامە کرد خوایە ئەو بەهێم بە نەسیب بکەی خوایە ئاوەتە کورد دەڵان ئەڵێ منیش شێخێکم هەبوو دەستگیرێکی گەورەم هەبوو ڕۆژێک چوون بۆ لای لە دڵما ئەوە هەبوو خوایە ئەم چۆن ڕوون بێ پێی بڵم دوعام بوو کە بەشک و بەهێ بێ بە نەسیبم وتی فلانە کەس بۆ نەشین بۆ ناو باخەکەمانتون زۆر باشە وتی ڕۆشتینە ناو باخ بە ناو باخەکە گەڕاین وتی فلانە کەستون بەڵێ وتی ئەزانی ئەم باخەی من تەنیا میوەیە کە تیانە بێ بەس بەهەیە بەهیتیان نییە ئەڵێ سوبحان الله مە ئیلهامێ بۆ من نیشانەیە بۆی کە من نەچم بۆ داوای ئەو کەسە بکەڵکی من نایە وا تێگەیشتم بەڵام هەرچوو چکە زۆرم خۆشەویست هەر ڕۆشتم بەڵام لە نەتیجا ئەوە بوو کە سوبحان الله یەکەم مناڵی کە بوو بەسەر مناڵەکەەوە وفاتی کردماوەیەکی زۆر کەم لەگەڵ ما بوو بە ئازارێکی زۆر قورس لەسەر دڵم بێمەوە ناومە بەستەکەی خۆم ئەویشەوە جاری وایە خوا شتەکەت بۆ گۆڕێ یعنی ئەو شتەی من زۆر حەزەکەم ئەم دوعایە کچێکە دوعاکە خوایە بە نەسیبی فلان کوڕم یا کچێک کوڕەکە بە هەمان شێوە یا خوایە دەرەجەی تۆپ بێنم بەڵکو بچمە کولیت و زۆر حەزم نیەتی بەخوا بۆتە گۆڕێکا بە شتێکی تر ئەو شتە باشە کە خوا بۆ تەڵەبژێرێ زۆر جار کلیلەکانی قەدەر ئەگەر بدرێتە دەسی ئێمە
بڕاتان هەبێ قەت ئەوە هەڵنا بژێرین کە باشترینە کە ئەوەیە کە خوا بۆی دیاری کردوین ئێمە لە مەجلیسا دانیشتوین ئەم تەوقیتە خوا تەقدیریەکات دەیبێت ڕازی بین لەسەر تەقدیرە لەسەر ئەم شوێنە کە تایە بەرنامە پێشکەشەکەین لەسەر ئەوەی کە ژیانم چۆنە هەڵس و کەوتم چۆنە لەبەرەوە خوای گەورە دووهەم جۆری دوعا کە قبوڵی ناکات قبوڵ یەکە هەر ئەوەنە کەریمە بۆت وەرەگرێ بەس شتێکت بووەکە ئەوەی خۆت نییە کە خۆت داوات کردووە ئەوەیە کە خۆی بۆ هەڵەبژێرێ جۆری سێهەمیانەوەیە نەبەکەڵکیەوەی ئەوەی کە خۆت داوایەکەیت نە ئەوەش بۆ بگۆڕێ هەر باشە بۆ تۆ لەبەرەوە خوای گەورە ئەجرەکەی بۆ نافەوتێنێ کە ئەمە گەورەترین دەستکەوتە لە دوعایە حتا زانایەکە فەرمێ لە قیامەتە بەڕاستی وامان لێ ئەڵین خۆزگەی یەک دوعامە لە دنیا قبوڵ نەبایەوە کە بۆ دنیا کردومە ئەم منە زەخیرەکە لەوێ گەورەیە ئەوەنە یعنی دەستکەوتەکە لەوێ زۆرە نەتیجەکانی دوعا ئەوەنە گەورەیە کە خواخواتە خۆزگە لە دنیا دوعام قبوڵ نەبایە بۆی زەخیرەکەی ئەرم زیاتر فراوان ماوەسا پیاوچاکێکە فەرمی حەزەکەم ڕای تۆش لە وارێ وەرگم لەسەر ئەو بابەتە فەرمی خۆی گەورە ڕەحمان و ڕەحیمە و خۆی گەورە حەکیمە ئەفەرمێ ئەگەر تۆ دوعا بکەی خۆی گەورە پێی بەخشیت ئەو لە ڕەحمی خۆیەتی ئەگەر پێی نەبەخشیت لە حەکیمی خۆیەتی جوانە دروستە زۆر جوانە چونکە ناو سیفاتەکانی خوا ئەو شاشەکەی لەکوێ لای ئێمە دەرەکەوێت لەوەیە کە پریشکی ئەم ناو سیفاتانە بەری ئەمە ئەکەوێت لەوەی کە ینی چۆن مامەڵە بکەین لە ژیانە چۆن حکمتێک بەکاربێنین چۆن خوا بەشتەیە لەو حکمت و دانایی کە خوا خۆی یاوێتی بە تۆ لەبەرەوە ئەم لەم سێ فەقەرە بە دەرنیە دیکەواتە ئێمە کە دوعامان کرد ینی هیچ شتێکمان بەزایە ناڕوە و بە هیچ جۆرێ لە دوعاکردن پەشیمان نابین دوعا هەیە مناجاتی شەیە ماوەسەدانە ینی فەرقەکەیان چیە فەرقەکەیانەوەی ئینسان تا دوعا زۆر ناکات بە مناجات پلەیەکی ترە بەرزترە زانی بۆ بەرزترە چونکە مناجات مولاتەفەیە ینی چۆن ئەڵێت و توێژە لە خزمەت خوایە سوورەتی فاتحە خۆی مناجاتە لە خزمەت پەروەردگارە ینی من فلان شتەکەم فلان کارەکەم نازم تۆ ڕازیتە دوعای ئیستیخارە مناجاتە دوعای سەڵات الحاجە کە خوایە من بچم بۆ فلان شت نەچم ئەو کارە بکەم نیکەم هەر بە هەمان شێوە حاجەکە بۆیە کە خوای و پێویستیم بۆ دابین بکە ئیستیخارەکە بۆ یعنی خوای گەورە پێی خۆشە لە هەموو شتێکا تۆ پرسی بکەی یعنی ئەمە ئەوە دەرەخا کە سەحابەی پێ سەڵەم بۆچی دەنانتەڵێ بۆ کڕینی خوێ لە بازاڕە ئیستیخاریان کردووە سەڵات الحاجەیان کردووە خوایەکە بچم ئەو ئیشە بکەمیان نیکەم دێمە جارەوە بۆ ئیشێکی زۆر وازین هەر تەنیا بۆ ژنهێنانەکەمان یا شوکردەکە پێویستمان بە سەڵات الحاجە هەیە سەڵات ئیستیخارە هەیە لە کاتێکا خوا پێی خۆش ئەم عەبدە زۆر نزیک بێتەوە ئاخر ماوەسەدانە ئێمە ماوەسەدانیار یعنی ئەگەر لە دنیا نەگەینە ئەو بەهەشتێک کە ئیماندارە ساڵحەکان پێگەیشتون لە قیامەتیشا خوا بەخشندەیە ئەماناتی شەڵا بەهەشتەکە بەڵام ئەوەمان نایەتی کە یا بەو بەندانی لە دنیا چێژیان کردووە چێژەکەی لە دوعا و لە مناجات و لە نوێژ و لە تاعەتا دەسەکەوێت لەوا ئەیبینی لەوا پێی ئەگەی لەوا بەرزەبیتەوە ئێستا دوعا جاری وا هەر زانایەکە فەرمێ بچۆتە نیشتی کەسێک کە دوعاکە ئاستی ئیمانی و داواکاریەکانی یەکسەر بۆ دەرەکەوێت زانی ئاستی ئیمانی چەندەکە ئێمە زۆربەی دوعاکانمان لە تەنانە بەس لە وەختی ناڕەحەتی ئەخوایە ئەم بەڵام لەسەر لابەری خۆیان مناڵەکەم ساڵەکەی خوشکەکەم ئاوە خێزانەکەم ئاوە دایک و باوکم ئاوە زۆر ناترازین لەمە ئەم دوعایانە شتێکی زۆر باشە بەڵام ئەبێت چۆن خەمی مناڵەکەتە کە الجەسەدی الواحد ئەبێ ئاوا خەمی مناڵێکی غەزەمان بێ کە چۆن لەژێر قەسفە مناڵێکی کوردمان بێ لە ڕۆژاوە کە چۆن ئەکوژرێ چۆن تێ ئەچێت چۆن برسی ئەبێت مناڵێکی ئێران مناڵێکی وڵاتێکی تر لە هەمان کاتا ڕەحم و بەزەیمان بۆ ئەوانە هەبێ بۆچی دوعای ئێمە بۆ مردوو شتێکی باشە یەکەمیان وەفایە دووەم کەستە و دەسەوسان بۆ تازەی چی پێ ناگا ئللا لە ڕێی دوعاکانی تۆ لە ڕێ و خێری تۆ شتێکی پێگا لەبەرەوە چەند خۆی گەورە پێی خۆش ئەم عەبدانەی ڕاز بن لەگەڵ یەکە هەر دین خۆی هەمووی مەعاملەیە یعنی خوای گەورە لە قیامەتا سەیری ماوەسانی بەڕێستەیری ئاەتەکانی قورئان و فەرمودی پێغەمبەر کە زۆربەی ئەجرە زۆر گەورەکان لە مەعاملایە یعنی هەتا ئەوانەی کە زۆر سەرقاڵیە و بابەتم کە نزیک بوونەوە لە مردن زۆربەی هەرە زۆریان باس لە هینەکەن باس لە معاملەکەن مامەڵەی من لەگەڵ خێزانەکەمە لەگەڵ پیاوەکەمە لەگەڵ کەس و کارمە من ڕۆژان دوڵڕی ئێوە لەگەڵ سەگێکە ئاوا معاملەیەکی باشم کرسیرکەم ئەجرێکی زۆر گەورەی هەیە پێڵاو و پیاوێکی پیردانە زۆر پەککەوتە بوو زۆر داما بوو ئەجرەکەی هەر لەوانە بۆ هینە کەواتە ئێمە لەوێ ئەزانین کە دین یەک پارچە معاملەی ئینسانەکان خۆیانە خوا ئەوێ معاملەی تۆ ببینێ چکە خوا عادیلە
هەست یعنی ئێمە هەست بکەین کە لەم عەدالەتی خوا بەشێکمان دراوە دادپەروەریمان تیا بێت خۆشەویستیمان تیا بێت عەتفمان تیا بێت ئەم ناو سیفاتانە بۆ لەبەرکردنی باشە یعنی ئێمە بۆچی لەبەری بکەین خواروەوە نییە کە تۆ الحەکیم و الوەدود و اللەطیف و الخەبیر ئەی چۆن ئەمە ڕەنگ باتەوە لەسەر شاشە معنەویەکەی من یعنی ئەگەر وەختی ڕەنگی نایەوە کەواتە من چی ئیسفادەیەکم لەم ناوە پیرۆزانە کردووە ئەنا تعداد و عەدەد و ژماردنەکەی زۆر مەطلوب نییەوە کەوەی ناوەڕۆکەکەی مەطلوبە. زۆر باشە ماوەسەیان فەرمودەیەکی پێغەمبەری عەزیزمان هەیە صلی الله علیه وسلم فەرمێت کە خۆی باڵا دەست دێتە ئاسمانەکانی یەکەم وە لە کۆتایی شەودا بە عەبدەکەی فەرمێت چی شتێدا بکەی من بۆ جێبەجێ ئەەکەم ینی درکردن بەمەم تاکی مسلمان ینی درک بەمەم کات کە خۆی باڵا دەست بەڵێ نەدا ینی ئەو دوعای جێبەجێیەکاوی کە هەیەوێت بۆ ئەبێت ینی شەیتانمان لێ بکە هەر هێشتا وەزوەسەوان بۆ دروستکە یاخود هەڵنەسن بە ئەنجامدانی ئەم عیبادەتە ئەم دوعاکردن لەو کاتێک کە خوا بەڵێنمان پێدەدا. جوانە زۆر جوانە ماستانە ینی وەختێک بۆ ئەو دوعا لەوێ مەقبولە یەکێک لە ئافرەتێکی خواناز لە ماڵێکە خزمەتیە کرد قەدیم لە سەلەفی ساڵحا باسێکە فەرمێ هەستا بوو شەو نوێژیە کرد دوعاە کرد گەورەکەی لە پشتی دەرگاکە و گوێی گرت و زانین چ دوعاەکە ئەی خوایە بەو خۆشەویستی تۆ هەتە بۆ من یا ڕەبی فڵان شتم بۆ بکە ئەڵێ ئەمیش دوایی پێوتوتی کچم ئەو دوعای تۆ غەڵەتە چۆن تۆ چوزانی خوا توی خۆشەوێ وتی قوربان ئەگەر خوا منی خۆش نەوێ بەخوا لەم نیوەشەوە هەڵم ناسێنە عیبادەتی بۆ بکەم لەبەرەوە بەعزێ شوێن هەیە بەعزێ مەکان هەیە بۆ دوعای زۆر گەورەتیایە بۆ عیبادەت زۆر تایە مهمە هۆی ماوەسەدانیار فەرمووی ینی وەختێک ئینسان لە نیوە شەوێکە هەڵەسێ هەموو کەس هەڵناسێ ئەو چرایانە زۆر کەمن ئەو نورانە زۆر کەمن لە ماڵەکانە بەرزە بێتەوە مەلایکە زۆر چاوێچێتە سەر شوێنانی کە کەسێک هەڵساوە 4 ڕەکعات نوێژەکە مسلمانی هەڵسا ئەخرەمە چ عیشقێکە ماوەسە سەعیدی نورسی یەکێک لە ماوەسەکانی باسەکەی ماوەسایەکی ترە هەر لەو ماوەسانی تورکیا ئەڵێ من لای ماوەسای دەرزمە خوێن هەموو شەوێ خۆی بۆ مقەسیرە زانی 100 ڕەکعات نوێژی بکردایە هەوڵیا بگاتە 200 ڕەکعات نوێژ ئەمە ئەگا بە چی ئەم کەسە بەڕاستی یعنی ناتوانێ بخەوێ من مسلمانێک لەم شارە ناسم ئێستا وفاتی کردو نەخۆشی سەرەتانی هەبوو ئەم کەسە شتێکی زۆر زۆر جوانی وت گەنج بوو هەر بە گەنجێتی وفاتی کردو گەڕایەوە ئەیومان وەسام من شەو ئەمەوێ بخەوم عیلاجی سەرەتانەکەمە خۆم عیلاجی خەوە خۆم ئازارەکە زۆرم بۆیە ناتوانم بخەوم هەڵەسم نوێژەکەم دەسەکەم بە نوێژ دەست ئەممەە چێژ لە نوێژە بینم ئەممەە چێژ لە نوێژە بینم ئەمەە شیرینە لە لام اینجا دوعا هەستەکەم ئەمەیان بەنجی ئازارەکەمەکات نەک ئەوەی کە عیلاجەکە وای لێ کردبم اینجا ئەوەنە نزیکە مۆسپاس بۆخوای گەورە لەخوا ئەوەنە تێکەڵە بم لەگەڵ مەحەبەتی خوایە دوای خەوم گرێ کە خەوم گرێ هەرچەند ئەەکەم حەزم لە خەوە ئەڵم نەبانە خەوم با دوور کاتی تریش بکەم ئەمنم چێژ لەوە بینی و چێژ لە خەوەکەوەنە نبینم لەبەرەوە هەموو شەوێ واللهی تا بەیانی تا نوێژی بەیانی ناتوانم بخەوم جا هەر ئەمە بووە هۆی ئەوەی دراوسەیەکیان ئەوی نەئەناسی بە منی وتوتی ماوەسا تۆم کەسە ئەناسی ئەمە تازە کرێکی هاتۆتە منتخەوتم وڵاتە کەمێکی ناسم بۆچی تی وڵای خەوێکم بینی و من خەی باشی زۆر نبینم بە زۆرم پێسەیرەوتم وتی پیان وتیان ئەم ماڵە هەموو شەوێ 300 مەلایکە حرەسێتی پاسەوانی هەم ماڵاکە وڵای سڕەکەی ئەم کەسە ناخەوێشەوە شەو خەریکی عیبادەتە و خەریکی تاعاتی خوای گەورە ئەو معنەوێتی پیاوە لە ڕێیەکی ترەوە ئەیڵێت بە کێ ئەڵێ خۆ کەسە خۆی ڕەنگە نەیبیستی بێ بەس بە منی ئەڵێ بۆی من ئەو هەستە بکەم کە ئەی باشە تۆم قسە زلا ناکەی تۆم شتاڵی ئەمە بەم نەخۆشیە و بەم حاڵەوە کە وفاتیشی کرد لەسەری هەڵەزێ شەو نوێژەکە ئەی ئێمە چی لەبەرەوە ماوەسەدانێر ئینسان لەو شوێنە ناسکانی کە زۆر ناسکە یەکیان شەو نوێژە بۆ لە حەجا دوعا زۆر گەورەیە چونکە هەموو کەس ناچێت بۆ حەج هەموو کەس ئەم پشتێنی حەجە نابەسێت و خۆی حازر بکات و بچێتە ئەو مەکە و مەدینە و ئاوا خۆی تەسلیمی خوای گەورە بکە پارێ ئەوێت لێبڕانی وێ مانگێک هەوڵ و ماندووبوونی وێ ناچێت بۆ عەمرە هەموو کەسێک بەڕاستی لە نقطەیەکی زۆر مهمە خێر ناکات یعنی کەسێکە بینیم مناڵەکەی کوشتووە هەر بەدەستم قەس کوڕەکەی کوشتووە خراپەی بەرامبەر کردو ئەم لێی خۆشە بێت لەو لە حەزاتانی لێخۆشبوونە کە لەو پڕی قووەتە لێخۆشە بێت لەو لە حەزاتانی لێخۆشبوونە ئەم کەسە سیفاتێکی مەلایکی زۆر گەوری دەسەکەوێ لەم کاتە ئەم هەردوو ئایا بکات زۆر نزیکە لەخوا تۆ لە تەنیشتیەوە بە شتێکە هەر بەرەکەوێ لەبەرەوە بەعزێ مەوقع هەیە بەعزێ کەس هەیە بەعزێ سەعات هەیە بەعزێ شوێن هەیە وەکو مزگەوتەکان وەکو مەسجد الأقصا وەکو مزگەوتی پیامبەر وەکو مزگەوتی مەکە کەعبە
ئەمانە ئەو شوێنان کە دوعاتیایە خصوصیتێکی خۆی هەیە عیبادەتیایە خصوصیتێکی خۆی هەیە بۆ چونکە لەو شوێنانە تۆ تەجەڕوع دەکەی لە ساحاتی جیهاد و تێکۆشانی ڕێخوایە ئەو ئەسپانەی کە ئەگلێن لە ڕێخوا زۆر جیاوازە لەو ئەسپانەی لە ڕاوشکارە کەسێک بۆ ڕوفاهێت و بۆ خۆشیەکانی خۆی ئەچێت خەریکی ڕاوشکارە بێت دەست خۆش بێ بەداخەوە نازم کات چۆن تێپەڕ ینی وردەوردەوا لە کۆتایی بەرنامەجێسە بیرم لەوە مامۆستا بیبەستینەوە بە غەزەوە ئێستا چەند باسێکی کەمیشمان کرد ئەوترێت جاری وایە لێرە و لەوێ بیستین بەرجۆمانەکەڵە دوعا نیشانەی بێدەسەڵاتەکانە کاری بێدەسەڵاتەکانە جارێ لەگەڵ ئەمە کۆکی یان نامە یەک دوو ئێمە لێرە لە سلێمانی دوعا بکەین بۆ موسڵمانانێک لە کەرتی غەزە یا لە هەر شوێنێکی دنیاە لەم کوچە و کۆڵانێکی ئەم سەرزەویە هەبێ گرنگێکی چییە چی بەوانەگا کورتەنی یا خەڵکێک هێڵە نابێتە پاروێنان کە پیان بێت نابێتە خێمەیەک کە لە سەرما و باران بیان پارێزێت بە فعلی ئەمە وایە یان نەخێرەمە دیوێکی کەی هەیە زۆر جوانم دانا غەزە سکە لەژێر ئەو قەسف و ئەو کوشتارگەلە زۆر گەورایە ئیمتیحانە بۆ هەموو دنیا بۆ ئینسانە ئازادی خواز و بە ویژدانەکانی دنیا بۆ ئینسانی ئیماندارە مسلمانەکانی دنیا بۆ هەموو کەسێ بەڕاستی و هەروەها بۆ مسلمانە خراپ و لادر و چۆن ئەڵێت یعنی ئەو کەسانی کە مزەیەفن کە خەڵک بیان ناسی ئەم ئیمتیحانە هەموو کەسێ دەرەخات بەڕاستی ئەوەش دەرەخا من ڕادی ئیمانی من ویژدانی من دینی من لەکوایە یعنی گەر من ئازارم پێ نەگا بەڕاستی بەو هەموو مناڵەیەکوێتە ژێر ئەم دار و پەردووە یعنی وەختێک یەکیان دڵخۆشیەکەی ئەوە بێ بڵێ لەخوا بەزای بەستنی جەنازەکان لە بەردەستمای دۆزیمەتەوە تا فڵانە کەس هەشت مناڵی لە ژێر هینەکەی هەشت مناڵ و ژنەکەی لە ژێرەوەیە هیچ هەر ئاساری نییە ینی هیچ شوێنەوارێکی نییە وەختی کۆمەڵێکیان هەر مەفقودن هەر نازان چیان لێ هاتووە ئەمە ئەوە دەرەخا ئەگەر ئێمە وجدانی بەشەریەت بۆ ئەمە نەجوڵێت هەموو کەسێ پێوانەی وجدان و ئیمانی خۆی ئەکرێت وازانم کێشانەیەکی مەحشەر هاتوۆتە دنیا لە مۆزوعە ئێمە خۆمانی پێکێشین هەر کەسە خۆی ئەزانێ خۆی چییە ئەو کەسانی بەڕاستی لەم مەسلەی خۆیان لادەن مینجەمینجی تیاکەن ئەم دیودیوی تیاکەن بەڕاستی هەمتر بۆ خۆیان دەرکەوتووە کەچی نەگەر فرای خۆیان نەکەوت هەمتر بۆ خەڵکیش کە ئەمانە بناسن بەڕاستی لەبەرەوە وەختی گەرێمە ویژدانی ئینسانیمان ئەخر بە هەزاران و بەدەیان هەزار کەس لە واشنگتن و لە لەندەن مزاهراکە خۆمانی مسلمان نییە مەسیحی تایە خەڵکی ئینسانی تێ خەڵکی ملحیدی تایەکە جوولەکەی تایە ئەم هەموو جوولەکە بە ویژدانەکە یعنی مزاهراکات ئەمە ئەوە دەرخا کە بەڕاستی شتێک هەیە کە مشتەرەکە لەناو بەشەریەتە بێ ئەمە زین و بکرێتەوە لە باتی حرب و تێکڕژان و کوشتن و کوشتار کە ئەوی شەوەیە کە ئینسانیەت با بگەڕێتەوە شوێنی خۆی بەڵام وەختێک لە پەنای ئەوەیە کە جوولەکەی ئەو ویژدانەی هەبێ مسلمانێ لە لای من و تووە ئەم ویژدانەی نەبێت بەڕاستی ئەمە دەریخا کە تۆ ئەبێ لە ناحیە ئینسانەکە هاوکۆکیەک بی وەختی لە ناحیە ئیمانی و ئیسلامیەکەیە کە مزەیەفێکە ساختەیەکە بینی زۆر احتیمادی نەخەیتە زۆر پشتی پێ نەبەسیتە بەڕاستی یعنی شتەکانی مەقبول بێ لای تۆ لەبەرەوە ئیمتیحانێکی زۆر گەورەیە دوعا چۆن گەورە نەبێت آخر غیری دوعا و غیری ئیمان چی ئەو وڵاتی ڕاگرتووە ئەو مسلمانانی ڕاگرتووە چی ئەو هێزەی پیاون کە کەس گلەی ناکات یعنی یەکیان دەست ناکەوێت ینی سەخۆ ڕۆژنامە و بڵێن ئیعلامی غەربی کەم نییە کە لە غەزاشتیان دەستەکەوێت لە دەرەوە بەڵام بۆ کەسێکیان دەست ناکەوێت بڵێ ئای ئەمانە چیان پێکردین و ئێمەیان وێران کرد و ئاوایان کردین لە کاتێکە لە ئیسرائیل یەکسەر لە بەردەمی ماڵی ناتانیاهو ئەمە دروستە بێت و مزاهری زۆر گەورە ئەکرێت کە ئەم حربەچی بوو کردە بە تووشیەوە بەڵام ئەوان لەو مستەضعفی و بێدەسەڵاتی ئەمە ناڵێن ئەمە دوعا ڕایەگرێت ئەمە ئەو قووەتە ڕایەگرێت کە هێزی خوایی هێزی مەلائیکی کە چۆن لە ئەحزابە داوەزێ هەر ئەم قووەتەی ڕایەگرێ ئەم دڵانەوالیەکە خۆ ڕەنگە مانگێ دوای شەڕەکە ئەو قووەتە ئەو مەلایکە ئەگەڕێتەوە ڕەنگە ئەو هێزە معنەویان کەم بکە نەیانمێنێت کەواتە خوا ئەم ئیشا بۆ بەندەکانیەکە لە ڕێی دوعا چۆن گەورە نەبێت لە کاتێکە من و تۆی مسلمان ئەم هەموو فرمێسکەی مسلمانان ئەم هەموو ئاهو حەسرەتی لە جیهانی ئیسلامیە هەیە لە مسلمانانە هەیە کە دەسەڵاتی نییە ئێمە غەیری دوعا هیچی کەمان پێ ناکرێ ئەمە یەک دووهەم خۆشمان مستەضعفین خۆشمان چەوسان خۆشمان سنوورەکەمان دیاری کراو نیە نازانین چی لێ ینی هەموو ڕۆژەیە وڵاتی ئێمەش لە بەردەم یعنی شاڵاوی ئەوەیە کە وەکو غەزەی لێبێ لەبەرەوە دوعای ئێمە ئینشاڵڵا وڵاتەکەی خۆشمانە پارێزێ ینی بەشێک لەوەی کە مسلمانان لە وڵاتە دوعا ئەکەن بۆ مسلمانانی غەزە بەخوا بەرەکەتەکەی بۆ خۆمانە کە خوای گەورە سەیرەکە ئەم عەبدانێک هەیە لە وڵاتە کە ڕەحم و بەزەییان هەیە کە چەوساوە بە چەوساوە زانن کە کەسێک زوڵمەکە بە زاڵمیە بینن ئینشاءالله ئەوە بێ بە مەرحەمەت بۆ وڵاتێک خۆشمان کە ئینشاءالله وڵاتی خۆشمان بپارێزێ پشت بەخوا ئینشاءالله مامۆستا گیان وڵات پێمان خۆشە کۆتایی بەرنامەکە کۆمەڵی دوعا بکەین ئەم بۆ خۆمان بۆ مسلمانانی
غەزە ئینشاءڵڵا. إن شاء الله خوي قولوا كبا أهلي دعاء يا ربي حزكم شن دعاء هي زور جوانا هر بيان خن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم إنا نسألك بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر السماوات والأرض أن تجعلنا في حرزك وحفظك وجوارك. اللهم كن لنا ولا تكن علينا. ربي إني مغلوب فانتصر فاجبر قلوبنا المنكسر يا رب العالمين واجمع شملنا المنتشر إنك أنت الرحمن المقتدر. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا ربي خوايجا إيمان من سلامتك عفو من كيت بمنك بأهلي دعاء ومناجات بمنك بو خوشويستاني خوت كأبارين ولتو توش دعاء كان قبولكي بمنك بو عبداني بدل أبارين ولتو يا رب. يا ربي سرفراز منك وسركوتو منك وإيمان من سلامتك وعفو منك. يا ربي خوايجا لمن خوش با لهمو أم بريانا لهمو أم خشكو بريانا لهمو مسلمان لهمو إيمان داران لهمو يكجوي لمانا وأبيستيو أبينيت أم برنامانا أبيني يا رب العالمين. هرشي كسي هرشتي كي بيست لمشارقي أرض ومغاربي أرزا يا رب العالمين بمسلمان وغير مسلمان هر كسي الظلم اللي أكري يا ربي فرياي بك ولا مظلومية رسقاري بك. يا ربي خوايجا نقينا حالتك كما يوز ببين يا رب العالمين. هميشه تشاوما للرحمة بزيو مهرباني توبه أو شر آفات قوري لمولاتاني يمول ولاتاني إسلام دور بقرا يا رب العالمين. أو شر بصالح مسلمان بوست يا رب العالمين. يا ربي خوايجا أو شر بلا ومصيبة لسر أهل غزة ولسر أهل فلسطين لسر هر مسلمان لسر أرزا جيرودي لسر هر إنسان كجيرودي بظلم مستمج يا ربي لسري لا بلا خوم دعاني يما يا رب العالمين دلنياين كدعاء كاني يما بيرشوي بيكين لا يتو مقبول بو قبول كراو بوا بلام تنها شاشة إيمانك إيما أمي أيويت كإيما ببارين وتاوكو إيما خمان دربكوين لسر ميزاني لايتو يا رب العالمين كآية عبدك صالحين يا أخو طالحين سركوتو مانك وسر فراز مانك يا ربي خوايجان خمان ومالو منالو دايكو باوكو خشكو براكان من سر فرازك عاقبة خير مانك عاقبة خيري من بنصيبك عاقبة خيري من بنصيبك هميشه يارمتي دري مظلوم بينو هرگيز أو هرگيز نبينا ظالمو دستو دائري ظالمان يا رب العالمين توفيقي همو لايك من بلغ الله همو أمبرا عزيز وخوشويستاني لكنالي أسماني بيام ومبرنامج عز خوشويستي بيامي روجي أرحم الراحمين بباريزيد ودعاي همومان دعاي ناوكروشي دلمان قبول بك يا رب يا رب يا رب يا رب يا رب العالمين يا رب استجيب اللهم آمين 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 والحمد لله رب العالمين كسنا خوش بزر كسر سيا خير هذا شبعته خاب خير رزق خوش بيا خازور سپاس سپاس فاتح محمد با خوازي خواب خير سپاس بو من مايو وتعالى جوانا هندس خوش وفقني يا أخو خرجت يا رب